پێش بەرنامەکە باسی تانکی ئارماتای رووسیت کرد. بڵا حەزەکەم زانیاری لەسەرەوەش بڵێ ئارماتای رووسی چییە و ئێستا چی ڕۆڵێکی هەیە بۆ رووسیا؟ تانکی ئەرماتا پێوترێت تی چواردە لەم ساڵانەی ئاخیرە رووسیا دروستی کرد. بڵێ نسە تانکی رووسی سێ کەسی تایە. تانکی ئبرامس چوارە، لیوبارد، چاڵنجەر، ئەمانە بەریتانی ئەڵمانی هەمووی چواری تایە. تانکی رووسی سێ کەسی تایە لەبەر ئەوەی گولەکە بەدەست ناکرێتە ناویەوە ئالیە پاڵێنێتن. بەڵام لە تانکی ئبرامزانە سەربازێکت هەیە گولەکە دەرەکای خاتە تۆپەکەوە. ئەوە جیاوازەکەی ئەوەیە. ئارماتا جیاوازەکەی کە بورجی تانکەکە قائد و ینی بڵین سەرکردەی تانکەکە لەگەڵ ئەوەی تۆپە تەقێنێ ڕامی لەوێ نین لەناو برجەکە. لەگەڵ سایق لە پێشەوە دانیشتوونە هەرسێکیان لە تەکێکتری. تەنها بە کۆمپیوتەر و ئەوانە ئیشەکەن تەقاکەن. بەڵام ئەوە کوپێتمت نەچوەتە شەڕەوە احتیمالە ینی رووسیا ئەم تانکەی دانابێ کاتێکە لەگەڵ ناتووەیە بە تەواوی بە تەواتی توش بێتن و بچێتە شەر ئەو کاتە ئەم تانکانە پاڵەنێتە پێشەوە.